مامەڵەی خراپی هێزە عێراقیەکان لە بازگەکانی لەیلان ئەم خاوەن دەواجن و کارگە و بار هەڵگرانەی هێناوەتە بەردەم بەڕێوەبەراتی ناحێکە. ئەم هاوڵاتیانە نیگەرانن لە هەڵسوو کەوتی خراپی هێزە عێراقیەکان، وەکو خۆیان دەڵێن ڕێگە نادەن هیچ پێداویستێکی ڕۆژانەی کێڵگا پەلەوەرەکانیان لە بازگەکانەوە بێگرفت تێپەڕێنن. وڵی ئەمانی کەوا بینی لە پشتمەوە لە تەنیشتمەوە هەمومان ساحب کێڵگەی پەلەوەری و ماسی و ساحب مەڕ و خۆتان نەزان لەیلان شوێنێکە ناسراوە بە زراعی. ئیش و کاری ئەم خەڵکە ئەمانێکەوە پێتم وت یا مەڕ بە خێوەکەین یا مریشک یا ماسی یا زووتیاری. ئێستا کێشەکەمانەوە لە بەرچاوتانە هەمووتان نەزانن هەموو شتێکمان لێ قەدەغە کراوە. دەرئەچی هەر مەمنوعە، دێیتە ژوورەوە هەر مەمنوعە. ئەگەر عەلەف بێ هی دەوازن، ئەگەر هی ماسی، ئەگەر کیمیایی بۆ زەرعات بۆ گەنبجۆ خۆتان نەزان زەرعات پێویستی پێێتی. وەڵا ئێمە وەکو خەڵکی گوندەکانی سنووری نەحەی لەیلان شارەدەی لەیلان هەمومان کۆ بوون ئێمڕۆ لە بەردەمی مدیر نەحەیەوە هاتمان سەردانی نەحەیەمان کرد. بەڕاستی لەم سەیتەرەیە لیوای 45 هاتووە زۆر کێشە و گرفت بۆ هاوڵاتیان دروستەکەن سنووری دیەکان هەمووی ناتوانێت هیچ هەچ شتومەکێک بێنیت ببەی ئەشکالت بۆ دروستەکەن ئەرێن مەمنوعان نایەن بێت و بڕۆی وەکو دەواجنەکان حەوزی ماسی هەیە غەسالەکان هەیە گڵابە هەیە دێت ئەڕوا هەر کیمیای بێنی گەنم بێنی گاز بێنی تەنانەت ئەوەیان هێناوە گەنمیان هێناوە کایان هێناوە نایەن بێت و بڕوا بە هیچ شێوەیە ینی بینی دیەکانیان لەگەڵ نەحێ بڕیوە لەگەڵ شار بڕیوە. لە سنووری ناحەی لەیلان زیاتر لە 100 کێڵگەی پەلەوەر هەیە و دەیان هاوڵاتی ئەو سنوورە سوودمەند دەبن لەو کێڵگانە، بەڵام گرفت دروستکردن لە بەردەمیان لەلایەن هێزە عێراقیەکانەوە نیگەرانی کردوون. پەیام چەند جارێک هەوڵیدا سەبارەت بەو گرفتە زانیاری لە بەڕێوەبەری ناحەی لەیلان وەربگرێ، بەڵام بە بیانووی نووسراوی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک گوایە پێدانی زانیاریان بە ڕۆژنامەنووسان لێ قەدەغە کراوە لێدوانی نەدا. نوێنەری خاوەنی کێڵگەکانی پەلەوەر لە سنووری ناحەی لەیلان دەڵێت بەڕێوەبەری ناحێ بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەیانی داوە. دوونەحێ لەگەڵ بەشی عەمەلیاتە قسەی کردووە لەگەڵ کاک سعد حەربیە وتی دیبێم کێشەکاتان بۆ چارەسەرەکەم. ئێمە ئێستا لەگەڵ دوونەحێ ئاچین بۆ لای بەشی عەمەلیاتی کەرکووک ئەڕوین کێشەکەمان بۆ چارەسەرکە. وەڵاهی ناتوانین تەسریح بدەین لە بەلاشە ناتوانین هیچ قسەیە بکەین لەبەرەوەی تو هێشتا کێشەکە ساغ نەبووەتەوە ئەڕۆیتە ئەوێ کێشەکەی بۆ چارەسەرکە کێشەکەی بۆ چارەسەرکە تواتوانی قسەیتر بکەیت. ئیستا ئاچین ئەزام لە دەسەڵاتیان نیە فقط ئیستا ئاچین مە ناتوانین لە خۆمان تەسریح بدەین کە هیچی نەوتووە سعد حەربی مەسەڵەن بەشی عەمەلیاتی کەرکووک ئەڕوین لەگەڵا قساکەین نەتیجەیە وەرگین لە دوای ئەوسا ئەوتوانی قسەیتر بگەین کێشەکانی بۆمان چارەسەر نەکرد. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەڵسوو کەوتی خراپی هێزە عێراقیەکان لە سنوورەکە هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەمە چەندین جارە دژ بەو هەڵسوو کەوتانە هاوڵاتیان نیگەرانی دەردەبڕن، بەڵام تا ئێستا نەک مامەڵەی ڕۆژانەیان نەگۆڕاوە، بەڵکو بەردەوام گرفتی زیاتر لە بەردەم هاوڵاتیان و کاسبکارانی سنوورەکە دروست دەکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی لەیلان.